بە هیوای کاتەکی خۆش لەگەڵوانەی بیرکاری بۆ پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم گەیشتمە لاپەڕە 118. لاپەڕە 118 باسی ژمارە تەواوەکان پێداچوونەوەی خێرا شیکار ناکەم چونکە هەست دەکەم ئەو زۆر لەو جۆرەمان شیکار کردیە پێشترێ بەیەکەوە لەبەر هەندێ یەکسەر ئەو نووسینەی دەخینمەوە کە لێرە نووسرایە بەرزایی لووتکەی حەسارۆست لە چیاکانی هەرێمی کوردستان نزیکەی 3607 مەترە لە ڕووی دەریا بەرزترە. لە کاتێکدا ئاستی دەریای مردوو 396 مەتر لە ڕووی دەریا دیسان، بەڵام ئەو جارەی نزمترە. لێرە دووشە هەیە زۆر گرنگن، بەرزترە و نزمترە. ئەگەر ئاست لە ڕووی دەریا بریتیبی لە 0 واتە ئێرە ڕووی دەریابی کە 0 بی، هەموو ئەوانەی لە ژێر ڕووی دەریاینە نزمترن، هەموو ئەوانەشی دەکەونە سەر ڕووی دەریا بەرزترن، وەکو چیا و وەکو هەرێمەکانی دی. دەتوانی لێرە نووسرایە دەتوانی ئەم دوو ژمارەی تەواون بێگومان ژمارە 3607 و 396 یەکەمیان ئەو ژمارە دوای ئەو ژمارە ئەگەر سەرنج بدەین بەرزاییەکە بە کۆ لە پێشی لە بەرامبەری نووسرایە، نزمیەکەش بە کەم. لە جیاتی بنووسین نزم یان بەرز لەمە دوا دەنووسین کەم و کۆی لە پێشدا دەنین، ڕەنگە باشتربی کۆیەکان سەوز بن کەمەکانیش سۆر کەم بەکاربهێنی بۆ دەست نیشانکردنی ئەو دوو بەرزاییە. بێگومان یەکەچیان بەرزاییە، بەڵام ئەوی دەتوانین بڵێن قوڵاییە یان نزمی. لە جیاتی وشە بەکاربێنین لە نەو پاش چ بەکاربێنین لەمە و پاش کۆ یان کەم لە پێش ژمارەکان. لە پێش ژمارەکان لێرە ژمارەکان تەواون، ژمارەی تەواو. ئەو جە چ نووسرایە پاشیانجی ژمارە تەواوەکان هەموو گشت ژمارە سروشتیەکانن و دژە کۆکردنەوەیان. دژە کۆکردنەوە لێرە بە مەبەستی چیە؟ مەبەستی بۆ وێنە ئەگەر کۆ سێم هەبی ژمارەیەکی تەواوە دژەکەی کەم سێە، واتە ژمارە پێچەوانەکە یەکەچیان دەکەویتە لای ڕاستی 0 کۆیەکە، ئەوی دیکە دەکەویتە لای چەپی ژمارە 0 کە لە ناوەندی هەردووچیانە. ئەو ژمارانە پێیان دەڵێن دژە کۆکردنەوە. دژە کۆکردنەوەی سێ کە ئۆ سێ کەم سێە. لێرە بە سالب و موجب ناوی دەبن، هەروەها دەتوانین بڵێن پۆزیتیڤ و نێگەتیڤ، یان ئەرێنی و نەرێنی، یان کۆ و کەم، هەمویان هەر یەک شتە. کەواتە دژە کۆکردنەوە ئەو مانای هەیە. کامە ژمارەیە هەروەکو ئەو ژمارەیە، بەڵام تەنیا هێمایەکەی پێشی جیاوازی هەیە. دژە کۆکردنەوەکان یان پێیان دەڵێن هاودژ لە خۆ دەگرێت. هەر ژمارەیەکی تەواو دژە کۆکردنەوەی هەیە. ژمارەکە و دژە کۆکردنەوەی دەکەونە هەمان دووری ببورن لە 0 لەسەر هێڵی ژمارەکان. ئەوە هێڵی ژمارەکانە، واتە ئەو ژمارەیە کۆ 2 دژەکەی چییە؟ کەم 2. ئەگەر بینین ئەو مەودایە لێرە هەتا ئێرە، دەبینین هەمان مەودایە لێرە هەتا ئێرە، هیچ جیاوازی نییە.
نابی بۆ وێنە کەم دوو لێرە بی مەودایەکە کورتتر بیان لێرە بی دەبی هەمان مەودابی. ئەگەر هێڵەکمان دروست کرد هێڵی ژمارەکان ئەوها سفرم لێرە دانا بۆ وێنە ئەگەر بمەوێ کەم کۆسەی لێرە دانێم دەبی ئەو مەودایە دەبی کەم سێش ئا لێرە دانێم هەند کۆسە لێرە دادەنێم دەبی بزانم کە سێش کەم سێش لێرە دادەنێم هەمان مەودایە نابی بچم کەم سێ لێرە دانێم یان لێرەی دانێم نابی مەودایەکە جیاوازی هەبی لە سفر دەبی هەمان ماوە بی. لەسەر هێڵی ژمارەکان دژە کۆکردنەوەی ژمارەی موجەب واتە ئەو ژمارانەی کە کۆیان لە پێشە بریتیە لە ژمارەی سالب واتە ژمارەی نێگەتیڤیان ئەو ژمارانەی کە هێمای کەمیان لە پێشە. دژە کۆکردنەوەی سفر تەنیا سفر دژە کۆکردنەوەی نییە تەنیا یەک سفر هەیە لەبەر هەندێ سفر هیچ هێمایەکی کەم یان کۆی لە پێش نییە. دژە کۆکردنەوەی سفر بریتیە لە سفر ئەگەر یەکێک پرسیاری لێکردی تەنیا یەک سفرمان هەیە دوو سفرمان نییە. پرسیاری لێکرد دژە کۆکردنەوەی سفر چەندە بێگومان هەر سفرە. ژمارە تەواوەکانی گەورەتر لە سفر ژمارەی موجەبن واتە ژمارەی پۆزیتیڤن ژمارەی کە کۆیان لە پێشە هەمیشە لە لای ڕاستی سفرەوەن هیچ ژمارەیەک لە لای چەپی سفر نابی هێمای کۆی لە پێشبی. ژمارە تەواوەکانی کچکەترن و بچووکترن لە سفر ئەوان ژمارەی سالبن ژمارەی نێگەتیڤن ژمارەی کەم لە پێشیانە هێمای کەم. سفر ژمارەیەکی تەواوە نە سالبە و نە موجەبە نە پۆزیتیڤە نە نێگەتیڤە نە ئەرێنیە نە نەرێنیە نە کۆی لە پێشە نە کەمی لە پێشە. ئێستا لێرە ئەگەر یەکێک لێت بپرسی هاودژی ژمارە پۆزیتیڤی چار چییە یەکسەر دەڵێ نێگەتیڤی چارە. ئەدی هاودژی نێگەتیڤی پێنج چەندە یەکسەر پۆزیتیڤی پێنجە. ئاوا هاودژ و هاو لێرە چنووسا دژە کۆکردنەوە یان هاودژ یان ژمارەی نێگەتیڤ و پۆزیتیڤ. ئەگەر لێما بپرسن نێگەتیڤی کۆ دوو چەندە ببورن هاودژی کۆ دوو چەندە کەم دوو یان سالب دوو یان نێگەتیڤ دوو. سالب و موجەب تۆزێک ئاسان نییە بەکاربێنی نێگەتیڤ و پۆزیتیڤ زۆر بەکاردێ لە کوردیش یان ئەرێنی و نێرێنی ڕەنگە ئاسانتربی بەکاری بێنین بەڵام دەبی سالب و موجەبیش هەر بزانین. ئێستا تەواو بووین لێرە دێمە لای ئێرە ڕاهێنانی یەک ژمارەیەکی تەواو بۆ هەر یەکە لەم دەقانە بنووسە. لێرە دەق مەبەستی وشە لەنەو پاش لەمە و پاش دەبی بزانین کامە وشە مانای پۆزیتیڤ دەدا کامە وشەش مانای نێگەتیڤ دەدا یان کامە دەق. قازانج 12 دەبی بزانین کە قازانج و سوود و بەدەستهێنان هەمیشە پۆزیتیڤە واتە هێمای کۆی لە پێشە ژمارەکە. ژێر سفر هەمیشە ژێر سفر نێگەتیڤە واتە کەم سی. ئەدی پاشەکەوت پاشەکەفت و پاشەکەوت هەمیشە پۆزیتیڤە هەمیشە هێمای کۆی لە پێشە ژمارەکە. بەڵام زیان و زەرەر و لە دەستدان و بزربوون و مردن و شکاندن و ڕووخاندن ئەوانە هەمویان نێگەتیڤن. ژێر سفر سەرەوەی سفر پۆزیتیڤە زەرەرکردن و زیانکردن نێگەتیڤە واتە هێمای کەمی لە پێش دادەنین. پێویستە فێر بین ئەو نووسینانەیان ئەو وشانەی کە مانای نێگەتیڤ دەدەن مانای نەرێنی مانای کەمبوونەوە ئەو وشانەش کە مانای زیادبوون و هەڵکشان و بەرزی و زۆربوون و قازانج و سوود و بەدەستهێنان و پاشەکەفتکردن و
ئەوانە هەمویان هێمای کۆ لە بەرامبەری ژمارەکە دادەنێن کە پۆزیتیڤن. لێرە وشەیەکی نوێش دیسان هاتیە، دەستەواژەیەکی نوێ، بەهای ڕووتی ژمارەی تەواو بریتیە لە دووری ژمارەکە لە سفر. لێرە مەبەستیان لە بەهای ڕووت ئەوەی ڕاستی بی وشەیەکی باشتریش هەیە بۆ بەهای ڕووتی، ئەویش پێی بە کوردی پێی دەڕێن ڕەها، وشەی ڕەها، ئەویش هەر بە مانای ڕووتی، بە مانای ئابسولوت، بە مانای بێگەردی، بە مانای مطلق. لە جیاتی وشەی ڕووتیش هەر باشە، بەڵام وشەی ڕەهاش هەر باشە، ڕەنگە باشتریش بی. بەهای ڕەها مانای چییە؟ لێرە مانای تەنیا مەبەستمان ئەوەیە بزانین ژمارەکە چەند لە سفر دوورە، نەمانەوێ بزانین ئایا ژمارەکە نێگەتیڤە یان پۆزیتیڤە. ئەگەر ئەو هێمایەمان نووسی بۆ وێنە بەهای ڕەها، هەمیشە ژمارەکە لێرە دەبی پۆزیتیڤ بی. ئەگەر لێرە نێگەتیڤیش بوو، ئەمە لێرە دەبی بیکەینە پۆزیتیڤ، چونکە هێمای ڕەهامان هەیە. واتە تەنیا دەمانەوێ بزانین ژمارەکە چەند لە سفر دوورە. ژمارەکە ئەوجە لەو لایە بی یان لەو لایە بی، هیچ کێشەیمە نییە، تەنیا دەمانەوێ بزانین بۆ وێنە ئەگەر ژمارە کەم سەدمان هەبوو، بەهای ڕەهای ئەو ژمارەیە چەندە؟ بەهای ڕووتی دەبی ئەو هادانەین دەکاتە سەد، هەمیشە دەکاتە پۆزیتیڤ، هەمیشە دەکاتە پۆزیتیڤ. واتە بە سەد هەنگاو لە سفر دوورە، یان بە 100 مەتر، یان بە 100 سانتیمەتر لە سفر دوورە. ئەوجا ئەگەر ئەو دووریە بە کەمبی یان بە کۆبی گرنگ نییە. لێرە ئەو مانایی هەیە بەهای ڕووتی یان بەهای ڕەها چەند دوورە لە سفر. لێرە هێمای ڕەهامان هەیە، هێمای ڕووتیمان هەیە، واتە ئەو هێمایە هەر ژمارەك لە ناو ئەو هێمایەماندانا کە دێتە دەرێ لە ناو ئەو هێمایە دەبی بیخوێنینەوە بە تەنیا بە پۆزیتیڤ، تەنیا بە کۆ، تەنیا سێ، هیچ پێی ناوێ هیچ شتێک لە پێشی دانەین، بەڵام بەواتای کە پۆزیتیڤی لە پێشە، بەڵام پێویست ناکە دانەین، پێویست ناکە هیچ هێمایەکی لێرە دانەین، تێدەگەین کە ئەوەندە دوورە لە سفر. بەهای ڕووتی سالب سێیە، واتە بەهای ڕەهای هەر ژمارەیەک تەنیا ژمارەکە دەنووسین، هیچ پێویست ناکە هیچ هێمایەک بنووسین. هێڵی ژمارەکان بەکاربێنە بۆ دۆزینەوەی بەهای ڕووتی هەر ژمارەیەک. لێرە پێویستیش ناکە هێڵی ژمارەکان بەکاربێنین، تەماشای ئێرە دەکەم، تەنیا دەنووسم 4، ئەوەشە نووسرایە 4، لێرە تەمەشا دەکەم تەنیا دەنووسم 2، بەبێ هیچ لێرە تەمەشا دەکەم تەنیا، کەواتە زۆر ئاسانە. ڕاستە زۆر ئاسانە، بەڵام خوێندکاری ژیر ئەو جۆرە دەستەواژەیە زۆر ئەو شەیە زۆر گرنگە، هەتا کاتی لە دانیشگاش دەخێنی هەر بەهای ڕەها بەکاردێ. بێگومان ئەو کات تۆزەک بە بەربڵاوتر و تۆزەک سەختتر و تۆزەک وەکو ئێستا ئاسان نییە، بەڵام لە ئێستاوە دەبی بناغەکمان هەبی لەسەر فێربوونی بەهای ڕووتی ژمارەیان بەهای ڕەها کە لە دانیشگا دەخێنی. بێگومان ژمارەکان هەموو ڕەنگە بە پیتی لاتینی بخێنی، ئەو کات بەهایەکە ئەو کات ڕەنگە هێمایەکە ئەوها بنووسرێ بۆ وێنە ئەوها بنووسرێ کە دەکاتە نێگەتیڤ 4، ئەو کات پێی دەرێن بەهای ڕەها پێی دەرێن ئابسولوت. لە ئێستاوەش دەتوانی ئابسولوتیش فێربی کە دەکاتە ژمارە 4 ئاوە.
لە ڕەنگە لە پۆلەکانی دیکە دەست پێ بکەن بە لاتینی ژمارەکانش بنووسن. ئەمنەوەی ڕاستی بینازام لە کام پۆل دەست پێ دەکرێت، بەڵام سەداسەد بێگومان لە دانیشگا هەردەبی بە ڕەنووسی لاتینی و هێمای لاتینی و لە چەپەوە بۆ ڕاست بنووسرێ. بەڵام بەهای ڕەها زۆر گرنگە، هەروە هێڵی ژمارەکان زۆر گرنگە. هەموو ژمارەی لێرە ژمارە کەمەکان و ژمارە کۆیەکان هەمویان هەر لە پۆلەکانی ئایندە و پۆلەکانی دوا ڕۆژیش هەر بە کەڵکمان دێ، هەر پێویستە فێریان بین. لێرە زاراوەکان و دەستەواژەکان دژە کۆکردنەوە هەمان شتە هاودژ یان پێچەوانە. ژمارە موجەبەکان هەمان شتە وەکو ژمارە پۆزیتیڤەکان، ژمارە سالیبەکان هەمان شتە وەکو ژمارە نێگەتیڤەکان. ئابسولوتیش واتە ژمارە ڕووتی ژمارەکان یان پێی دەڵێن ژمارەی ڕەها. لێرە وا بزانم تەواو بووم لەو وانەیە، لەو لاپەڕەیە کە لاپەڕەیەکی هەتا بڵێ سووک بوو، هەرچەندەش 3-4 دەستەواژە و 3-4 زاراوەی نوێش هەیە کە پێویستە فێریان بین، نەکەر فێریان بین بە یەک زاراوە، بەڵکو بە زاراوەی دیکەش پۆزیتیڤ و نێگەتیڤ، ئەرێنی نەرێنی، کۆ کەم. ئەوەی ڕاستی بی دەتوانین بڵێن کۆ هەشت و کەم هەشت، هیچ کێشە نییە. سالب و موجەب و سالبیش بەکاربێنین. هەموو کەس تێدەگا کە هەشتەکە لە پێشی هێمای کەم هەیە و یان هێمای کۆ هەیە، چونکە پلوس و مینوسیش بەکاردێ بە ئینگلیزیش یان بە زمانەکانی دیکە، کەواتە بە کوردیش دەتوانین بەکاری بێنین بەبێ هیچ کێشەیەک زاراوەی کەم و کۆ. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە خوێندکاری ژیر هەتا وانای داهاتوو هەر بژی.